گلو پرلمانا سوید بسری خو کار دکه یان دزگهین آلیکار جبو آسان کرنا پروسه دموکراسی لدور و بر خو پیدا کرنه او چه دزگهن و کار وان چیه؟ ژمارەیەک دەستگا و کۆمیتان کە لەلایەن پەرلەمانی سویدەوە دامەزراون و ڕاستەوخۆ لەژێر سێبەری پەرلەماندا کار دەکەن وەکو کۆمیتەی هاوکاری دراوی هێزە سیاسیەکان و کۆمیتەی دابینکردنی موچەی ئەندام پەرلەمانەکان. حسابدارên dewletê yan jî Riksrevisionen beşekeş deshilatdariya Perlemana Swêdê ji bo kontrol û çavdêriyê. Karê wê sereke ew e ku bişopîne bêçawa pareyên dewletê xerc dibin. Gelo dikare bi şêweyekî baştir ew pare bihêne bikaranîn, her wiha hesabdarên dewletê kar dikin ji bo başkirin û li pêşxistina pêwendiyên Swêdê yên nêvnetewî. Salane hesabdarên dewletê hesabê di 105 dezgehên dewleta Swêdê di ber çavan re derbas dikin. Alîkariya dezgehên hesabdariyê gelek welatên cîhanê dikin û dibine nûnerê Swêdê di qada navneteweyî de, di warê hesabdariyê de. Hesabdarên dewletê raportên xwe dinivîsînin, ew raport hem dibine bingeh ji pêşniyazên qanûnên nû re û hem jî ji gel re ronahî dikin bêçawa pareyên dewletê bikar dihên. بانکی ناوەندی سوید کە ناسراوە با ریکس بانکێن ساڵی 1668 دامەزراوە و ئەم بانکە کۆنترین بانکی ناوەندی جیهانە. کاری ئەم بانکە دانانی سیاسەتی دراوی سوید، پاراستنی نرخی کرۆنی سوید و ئەو لە کاری سیستمی پارەدانە. Dibin baskê Perlemana Swêdê de gelek dezgehên kontrol û çavdêriyê hene. Yek ji wa dezgehan jê re dibêjin Justîtsî Ombudsmanin. Me nekarî berember wê bi Kurdî peyda bikin, lê dikare bibe nûnerê gel ji bo çavdêriya dezgehên dewletê. Eger kesekî yan rêxistinekê gileyê xwe li ser dezgehên dewletê hebe û karê wan yan jî li ser karê karmendên dezgehê dewletê hebe wê çexê dikarin berê xwe bidin Justîtsî Ombudsman û gileyê xwelcem wan bikin. Em enha derbasê hindir bibin û çend pirsan di derbarê vê rêxistinê de ronak bikin. Tu dikarî ji kerema xwe ji bînerên Kurdistan TV re xwe bidî nasîn? Jag heter Elisabeth Fura, jag är chefsjustitieombudsman. ناوم ئەلیزابێت فورایە، بەرپرسی سەرەکی نوێنەرانی گەلی دادوەری سویدم بۆ چاودێری دەستگاکانی دەوڵەت کە لە وڵاتی سوید بە یوستیتسی ئۆمبودسمان ناسراوە. واتە من لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێردراوم بۆ ماوەی 4 ساڵ کەوە 2 ساڵی تێپەڕی. سوێد bi şanazî dibêje ew yekem welatê cîhanê ye ku nûnerên geliyê dadweriyê lê peyda bûne. Ev hizir ji ku hat? Alltså det var en kung för över 200 år sedan som var rätt mycket ute. پێش نزیکەی 200 ساڵ پاشایەکی سوید بەنێو زۆر لە وڵاتاندا گەڕابوو و شەڕی کردبوو. کارلی 12ەم ئەو بڕیاریدا کە پێویستە هەندێک کەس لە سوید هەبن. کاتێک ئەو لە سوید نەبێ بتوانن نوێنەری ئەو بن لە سوید. پاشان ئەو بیرۆکەیە زیاتر چووە پێشوو. لە ئاکامی ئەو بیرۆکەیەشدا نوێنەری گەل بۆ دادوەری پەیدا بوو. ئێستا ئێمە 4 نوێنەرین. لە کاتی ئێستادا نە پاشا ئێمە دەستنیشان دەکا نە حکوومەت، بەڵکو پەرلەمان ئێمە هەڵدەبژێرێ. دیارە لە ماوەی 200 ساڵدا زۆر ئاڵ و گۆڕ لەسەر شێوەی کاروباری ئەو دەستگایە پێک هاتووە. دۆروبەرە 100 وڵاتی لەسەر شۆپا سوێدê dezgehên wisa damezrandine.
گەلوتە ئاگاژێ هەیە وڵاتên herî dawîn divî warîda kîne? Turkiet är ett av de senare länderna som har instiftat eller lagstiftat. تورکیەیەکێک لە وڵاتانەیە کە یاسایەکی لەو پەیوەندیەدا پسند کردووە. بەڵام گەلێک لە وڵاتان بە شێوەگەلی جۆربەجۆرە و دەستگایان پێکهێناوە. دیارە بەپێی سیستمی پەرلەمانتاریزم کە لە وڵاتانەدا تا چ ڕادەیەک جێگای کردووە. هەندێک خاڵی بنگەیی هەیە کە لە زۆربەی وڵاتانی جیهانی وەکوویەکە. Li Swêdê 4 nûnerên gel yên dadweriyê hene. Çima çar in? Vi har 4 ombudsmän. Det har utvecklats så att från början så var det en ombudsman och sen så دیارە لە سەرەتادا ئەوە تەنیا یەک کەس بوو. پاش ماوەیەک بوو بە دوان. یەکێک نوێنەری گەل بوو، ئەوی دیکەش نوێنەری چاودێری بەرگری سەربازی. پاش ماوەیەکی دیکە ئەو هەردوو ئەرکەیان تێکەڵاو کرد. ئەوە ئێستاش 4 نوێنەرین لەبەرەوەی کار زۆرە، ئێمە فریان ناکەوین کە بە هەموو کارەکان ڕابگەین. کاری سەرەکیمان ئەوەیە کە چاودێری لەسەر دەسەڵات لە ئاستی شارەوانی، لە ئاستی ویلایەت، هەروەها لە ئاستی نەتەوەی بکەین تا بزانین ئایا ڕەفتاریان بە پێی یاسایی یاننا، یان بزانین ئەو یاسایانە جێبەجێ دەکەن کە لە پەرلەمان وەری دەگرن یاننا. ئایا ئەو یاسایانە جێبەجێ دەکرێت؟ ئەگەر دەکرێت چۆن جێبەجێ دەکەن؟ ئەو ئەرکە پەرلەمان بە ئێمە ئیسپاردووە، هەر بۆیە ئێمە راپۆرتەکانیشمان هەر بۆ پەرلەمان دەنووسین بۆ لێژنەی دەستوری. Li gor çi pîvanan Perleman nûnerên gel yên dadweriyê hildibijêre? Man väljer en ombudsman man ska ha en person som är oberoende. ئەو کەسانی کە هەڵدەبژێردرێن دەبێ سەربەخۆ بن. ئەوە خاڵێکی سەرەکیە. پاشان وای لێ هاتووە کە پسپۆڕی یاسایی و دادوەری پلەبەرز هەڵدەبژێردرێ. مەبەستیش ئەوەیە کە ئێمە چاودێری بەسەر دادگاکانیشدا دەکەین. لەبەرەوەی کە هەموو لایەک باوەڕیان بە ئێمە هەبێ و جێگای متمانەی هەموو لایەک بین، دەبێ ئێمە کە بووینە نوێنەری گەل لە ئاستی ئەو پیشەیەدا بین و خۆمان هەڵقوڵاوی ناو ئەو پیشەیە بین، واتە پیشەی دادوەری. ئێمە لە سوید کولتورێکی باشمان هەیە لە بواری هەڵبژاردننی نوێنەرانی گەل بۆ دادوەری، واتە یوستیتسی ئۆمبودسمان. پارتەکانی ناو پارلەمان دانیشتنیان دەبێ و وتوێژ لەسەر ئەوە دەکەن کە کێ ببێتە نوێنەری گەل. پێشتر هەموو ڕێککەوتون لەسەر ئەوە کە کێ هەڵبژێرن وەک نوێنەری گەل، هەر بۆیە هەموو بە یەک دەنگ هەڵدەبژێردرێن. Tu dibêjî ku nûnerên gel yên dadweriyê bi çi awayî ne endamin yan jî dilxwazên rengekî siyasî ne? ڕاستە دەبێ بە تەواوی سەربەخۆ بن. Di rênûmayiyên nûnerên gelê dadwerî de diyar dibe ku her kes dikare li ba wê gileyî desilatê bike. Ewên ku gilî dikin ne şert e ku Swêdî bin û ne şert e ku nişteciyê Swêdê jî bin. Ja visst, alltså det för att klaga här så behöver man inte ens. ڕاستە لەبەرەوەی کە کەسێک لە لای ئێمە شکایەت بکە پێویست ناکە کە کێشەکە تایبەت بە خۆی بێت یان خۆی قوربانی بێت. دەکرێت لە ڕۆژنامەیەکدا شتێکی خوێن بێتەوە، یان لە تەلەڤیزۆندا شتێکی بینی بێ، یان لە پێش چاوی لەسەر جادە شتێک ڕوویدا بێت. وەک نمونە ئەگەر پۆلیس لەسەر جادە کارێک یان کردەوەیەکی نایاسایی بکە، هەر کەسێک دەتوانێت بێت و لە لای ئێمە شکایەت بکە. بەڵام ئەو کەسەی کە شکایەت دەکا نابێنهێنی بێ. ئێمە دەمانهەوێت بزانین ئەو کەسەی کە شکایەتی کردووە کێیە. بەڵام ناتوانرێت گلەیی وڵاتێکی دیکە لە لای ئێمە بکرێت. هەرچەندە دەکرێت مرۆڤ لە باڵیۆزخانەی سوید گلەیی بکە. ئەگەر کارمەندێکی باڵیۆزخانەیەکی ئێمە کارێکی نادروستی بەرامبەر هەر کەسێک کردبێ، ئەوە دەتوانرێت گلەیی لێ بکە لە لای ئێمە. مرۆڤ دەتوانێت لە دام و دەستگاکانی ناوخۆی سوید و چه ئەو دەستگایانەی سوید کە لە وڵاتانی دیکەی جیهانی هەن شکایەت بکە. کارمەندانی باڵیۆزخانەکانی سویدیش لە دەرەوەی وڵات بەشێکن لە ئەندامانی دام و دەستگاکانی سوید. قەت جاران ڕوودایە ku hinekan li we jî gilî kiribe li nûnerên gel? Ja då. Vi har ju också بەڵێ ئێمەش لەژێر چاودێری داین. ئەگەر کەسێک لە کاری ئێمە ڕازی نەبێ، دەتوانێت شکایەت لە لای لیژنەی دەستوری پەرلەمان بکە. بەڵام دەبێ ئەوەشمان لەبیر نەچێکە ئێمە دادگا نین. ئێمە ناتوانین بڕیاری دەستگاکانی دەوڵەت بگۆڕین یان کەسێک بگرین و دەست بەسەریکەین لەبەرەوەی کە کارێکی هەڵی کردووە. بەڵام کاتێک شکایەتێک دێتە لای ئێمە، ئەوە ئێمە سەیری دەکەین و هەڵی دەسەنگێنین و ڕوانینی خۆمان دەنووسین و بۆ هەمان لایەن کە شکایەتی لێکراوە دەینێرینەوە. دەنووسین کە هەڵسوکەوتی ئەوان بە پێی یاسا نەبووە. ئەگەر لە پۆلیس شکایەت کرابێ کە ڕەفتاری ئەوان بەرامبەر بە تۆ یان کەسێکی دیکە هەڵە بووە،
ئێمە لێکۆڵینەوەی لەسەر دەکەین و پاشان بۆ پۆلیسیشی دەنووسین کە ئەو هەڵسوکەوتەی ئەوان بە پێی یاسا نەبووە. ئێمە بڕیار نادەین کە چ بڕیارێکی دەوڵەت هەڵەیە یان ڕاستە، بەڵام ئێمە دەستنیشانی دەکەین کە ئەو بڕیارە بە پێی یاسایە یان بە پێی یاسانیە. هەر وەک وتم ئێمە دادگانی، بەڵام وەک دەستگایەکی دەگمەن ئەو بڕیارانەی کە ئێمە دەیاندەین لەسەر بابەتێک ئیتر کەس ناتوانێت شکایەتی لێ بکات. مرۆڤ دەتوانێت بە پەرلەمان بڵێکە نوێنەرانی گەل بۆ دادوەری کاری هەڵەیان کردووە و دەبێ بگۆڕدرێن، بەڵام مرۆڤ ناتوانێت بە پەرلەمان بڵێ فڵان بڕیارەی ئەوان هەڵەیە و دەبێ ئاڵوگۆڕی تێدا بکەن. دەستگەهەوە چەند مەزنە؟ Vi är ungefär 65 personer som arbetar här. ئێمە لێرە 65 کەسین. جێگای ئێمە لە پایتەختەواتە لە ستۆکۆڵم. شکایەتەکانمان لێرە وەردەگرین، بەڵام دەشگەڕین بۆ پشکنینی دام و دەستگاکانی دەوڵەت، سەردانی شار و گوندەکانی سویدیش دەکەین. ساڵی ڕابردوو سەردانی 25 دەستگای دەوڵەتمان کرد، وەکو گرتوخانەکان، ئەنجومەنی شارەوانیەکان، فەرمانگەی بیمە و ئیدارەی کار و گەلێک دام و دەستگای دیکەی دەوڵەتی سوید. Di dawî de tu dixwazî diriya Kurdistan TV re ji gelê Kurdistanê re tiştekî bibêjî? Ja, vad kan jag säga? Det är en myndighet... وەکو ئێوە دەزانن خەڵکی سوید گرنگی دەدا بەکاری ئێمە وەکو نوێنەری گەل بۆ دادوەری. دیارە ئەوە لە ڕاگەیاندنەکانیشدا دیارە، بەتایبەتی لە ڕاگەیاندنی هەرێمیدا. ئەوان نیشان دەدەن کە ئێمە جێگای باوەڕین و کارەکەمان گرینگە. ئێمە چاوی گەلین لەسەر کاری کارمەندانی دەوڵەت. دەبێتە جێگای خوشحاڵی بۆ ئێمەش کە وڵاتی ئێوەش دەستگایەکی لەو شێوەیە هەبێ. پەرلەمانە سوێدê gelek dezgehên kontrolê hene û Justîtsî Ombudsman ango nûnerê gel ji bo dadweriyê yeke ji wa dezgehana. Eger mirov bixwaze li polîsê Swêdê gilî bike yan li dadgehên Swêdê yan jî li dezgehên dewletên din. Yan jî eger mirov bixwaze li balyozxaneyên Swêdê yên serenserî cîhanê gilî bike, mirov berê xwe dide nûnerê gel yê dadweriyê. Her pêwîst nake ku mirov hemwelatiyê Swêdê be yan jî nişteciyê Swêdê be. Her kesek dikare berê xwe bide Justîtsî Ombudsman û gileyê xwe bike.